نایڵن منداڵەکانیش نزیک بنەوە لەو سیمە و لە شوێنی ئەو ڕۆچۆنە بەهۆی بارانبارینی بەردەوام لە هەرێمی کوردستان و هەروە لە هەموو شارەکان بەشێک لە پرۆژەی ئالتونسیتی کۆنکریتەکەی دارماوە و لەگەڵ ئاو ڕۆچوە. من ئێستا لەسەر شەقامی چوون بەرەو بنەسلاوم لە تەنیشت منەوە پرۆژەی ئالتونسیتی هەیە کە شەقامەکەی و یاخود دەتوانین بڵێن بەشێک لە تەنیشتی شەقامەکەی بە تەواوەتی ڕۆچووە ئەگەر هاوکارم دیمەنەکان بگوازێتەوە لە دوای ئەو بارانە بە خوڕەی چەند ڕۆژی ڕابردوو کە هەروەکو لە دیمەنەکان دیارە ئەم کۆنکریتانە ڕووخاوە لەگەڵ شەپۆلی بارانبارینەکە و لە باخچەیەکی ساوایان نزیکە کە منداڵان لەوێ دەخوێنن، یعنی یەکێک لە مامۆستایەکان بە منیوت کە ناوێرین ئۆتۆمبیلیش لەو شوێنە ڕابگرین لە ترسی ئەوەی کە دیوارەکە ینی بە تەواوەتی بڕوخێت، چونکە باسی لەوە کرد کە خەتەریاتی زۆرە نزیک بینەوە لێ و هەروەها نایڵن منداڵەکانیش نزیک بنەوە لەو سیمە و لە شوێنی ئەو ڕۆچۆنە. من بۆ زانیاری وەرگرتن سەبارەت بوو بۆ ینی گەیاندنی ئەو کێشەیە پەیوەندیم بە سەرۆکی شارەوانی بنەسلاوە کرد، زریان سەباح بۆ 1964 وتی کە نووسراومان کردووە و هەروەها ئەمڕۆ دووبارە چاودێریمان کردوێتەوە و کردومانەتە نووسرا و چاوەڕێ دەکەین وەڵام بدرێتەوە بۆ ئەوەی هەردوو بەشی چاپ بکەین، یعنی جگە لەوەی بەشی لای باخچە ساوایانەکە تێک چووە و هەروەها بەشێکی تریشی هەم ڕۆچووە و هەم ڕووخاوە کۆنکریتەکە.